کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان لە پاش یەکەم کۆبوونەوەی بە وەفدێکی باڵا گەیشتە بەغداد و یەکەم هەنگاوی بۆ چارەسەرکردنی کێشاڵ پەسێدراوەکانی دەست پێ کرد. ئەم کابینە نوێ دەوێت سیاسەتی نوێ پەیڕەو بکات بە پابەندبوون بە دەستور سەرجەم ئەو کێشە و ناکۆکیانەی کە چەندین ساڵە حکومەت بە حکومەت ڕادەستی دەکات چارەسەری بکات. ئەم سەردانی حکومەتی هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ سێ سەرۆکایەتیەکەی عێراق لە کاتێکدای مزایەدەیەکی سیاسی زۆر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر پرسی بودجە و موچەی هەرێمی کوردستان هەیە و چەند لایەنێک بۆ ڕاکێشانی سۆزی شەقامی عێراقی کار بۆ هەموارکردنەوەی یاسای بودجە و بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان دەکەن. کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان چاوەڕوانیەکی زۆری لەسەر هەڵچێنراوە. بەم سەردانە بناغی سەرەتایەکی نوێ دەست پێ دەکات بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا، دانانی چوارچێوەیەکی یاسایی بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکان بە تایبەتی پرسی بودجە و کەرکووک و پێشمەرگە. بەم هەنگاوەی چیتر هیچ لایەنێک ناتوانێت بە مزایەدەی سیاسی بۆ دەستکەوتی تاکە کەسی یاری بە قووت و بودجەی خەڵکی کوردستانەوە بکات. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.